نەخۆشخانەی خێرخوازی بەخشین مەڵۆیەکی تری خستە سەر خەرمانی کارەکانی و دوو بەشی گرنگی لە نەخۆشخانەکە کردەوە، ئەوانیش بەشی چاودێری ورد و بەشی منداڵی نەبەکام کە بەپێی وتەی بەڕێوەبەری نەخۆشخانەکە زیاتر لە 250,000 دۆلاری بۆ تەرخان کراوە. کردنەوەی چاودێری چڕ عینای مڕەکەزە لەگەڵ کردنەوەی بەشی خودەش بەشی نەبەکام، ئەم دوو بەشە دوو بەشی زۆر گرنگ و ئەساسی لە نەخۆشخانەی کە بەشی نەشتەگەری و بەشی سنتەری چاودێری منداڵانی تیا بێ نەخۆشیەکانی منداڵان. ئێمە ئێستا توانین بڵین لە ئەمڕۆ بەدواوە ئەتوانین سەرجەم ئەو نەخۆشانەی کە پێویستیان بۆ وەرگرتنی چاودێریشی چڕ هەیە ئەو حاڵەتە کوتوپڕانەی کە پێویستیان بۆیە لە عینایی مڕەکەزەیە بمێنەوە لا ئێمە چارەسەری پێویستیان بۆ ئەکرێ و ئەتوانن بمێنەوە. بەشی چاودێری وردی نەخۆشخانەی بەخشین تەواوی ئامێر و پێداویستە پزیشکیەکان و پزیشکی پسپۆڕی بۆ دابین کراوە. لەلایەکی دیکەوە بەهۆی قەیرانی داراییەوە هەوڵ دراوە بە کەمترین نرخ نەخۆش وەربگرن بە جۆرێک کە ڕەچاوی باری دارایی هاوڵاتیان کراوە. ئەم بەشێمە پێڵم بەشی چاودێری ورد کە پێگاتوە لە 5 شوێن نەخۆش کە بەردەوام 24 کاتژمێر کارمەندی شارەزای وەستافێکی بە ئەزمون لێرە ئامادەن و بەردەوامیش پزیشکی پسپۆڕی بیۆشکاری و هەموو پزیشکەکانی ترمان لایە بە پایە بڵند و بە پسپۆڕەکانەوە. کوالیتیەکی زۆر باش بە ئامێرێکی زۆر پێشکەوت و بە بەردەوام دەرمانی کوالیتی باشی لە پێویست لە بەردەستمانایە و بە ستافێکی شارەزا کە بەردەوام چاودێری نەخۆشەکانتان دەکەن. بەشی منداڵی نەبەکام بۆ ئەو منداڵانەیە کە دوای لەدایک بوون گرفتی کێش و تەنگە نەفەسی و زەردویان بۆ دروست دەبێت، بۆیە بە بەشێکی گرنگ دادەندرێت کە هەر نەخۆشخانەیەک ئەو بەشە لە خۆ بگرێت. لە لەدایک بووە ئەگرێتەوە هەتا تەمەنی 29 ڕۆژ 30 ڕۆژ و بۆ مناڵانشی کە وەزنیان کەمە تا ممکنە تا تقریبا 2 مانگێ بگرێتەوە. ئەو مناڵانی کە پێویستیان بە چاودێری ورد هەیە پێویستیان بەوە هەیە کە بمێنێتەوە یان پێویستیان بۆ یەکان لای وەدانرێ و توانای شیر خواردنیانە یان بەڵێ لە دوای لەدایک بوون یان ئەوەیە مشکلە لە هەناسەدانیانە هەیە بسەن هەناسەیان تونە و نەبەکامن. قسمی خوددەجی چەند ژوورێک ئەگرێتەوە عاتەن لە زۆربەی زۆری خستەخانە حکومی ئەهلەکانە ئێرە شۆکو نەخۆشخانەیەکی ناحکومی چەند ژوورێکی هەیە 5-6 ژوورە بەڵێ 6 ژوورە یەکێک لە ژوورەکان بەسەن بۆ خوێنگۆڕینە ئەوانەی کە زەردویان زۆر بەرزە، ژوورێکیان بۆ هەناسەتونیە جیازی سیپاپ کە بە زەختێکی گەورەتر هەناسایە بۆ مناڵی کە هەناسەی زۆر تونە هێشتا سنگەکانی نەبەکامە، دوو ژووری کەش بۆ مناڵانەی کە زەردویانەیە. نەخۆشخانەی خێرخوازی بەخشین نزیکەی 4 ساڵە دامەزراوە و یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەر لە سەرەتای دامەزراندنی شێوە بە تەواوی ڕەچاوی دۆخی هەوڵاتیانی کردووە و نرخی بینینی پزیشک و تاقیگە و دەرمان لەو نەخۆشخانەیە لە سەرجەم نەخۆشخانەکانی دیکە ئەرزانترە. ڕێمی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.